حسنی خاتیمان عاقبەت خێری بەوەی ئەناسرێتەوە کە لە کاتی سەرەمەرگە کە مردن ڕێی هەموو کەسێکە و کەس ناتوانێت لەیلادا و شتێکی نەزانراویشە و هیچ کەس نازانێکەی ئەبێ شتێکی زانراویشە و کەس ناتوانێت نقوڵی لێ بکە چەند علاماتێکی هەیە. یەکەمین علامەت ئەوەیە کە مژدەی خوای پەروەردگار بەهۆی مەلائیکەتەکانەوە ئەدرێ بەو عەبدە ساڵحە کە ئەوانەی لە دەوروبەرین زۆر هەستی پێ ناکەن. چونکە خوای پەروەردگارە فەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة. خواهی گەورە فەرمێ ئەو کەسانەی کە وتیان پەروەردگارمان ئەڵڵایە پاشان خواناسانە لەسەر دیندارێتیەکەیان مانەوە خواهی پەروەردگار پۆل پۆل فریشتەی خۆی ئەنێرێتە خوارەوە بۆ لایەن و مژدەیانە دەنێ کە پێیان ئەڵێن خەم مەخۆن پەژارەداتان نەگرێ مژدەی ئەو بەهەشتەشتان لێبێ کە خواهی پەروەردگار بەڵێنی پێداون کە دەیگەنێ. ئێمەش پشتیوان و لایەنگر و سەرخری ئێوەین لە دنیا و قیامەتە. دیارە ئەو کەسایی کە خوای گەورە ئاوا ڕێزی لێنێ و خواناسی کە لە کاتی سەرەمەرگا هەست پێکە کە ئەو پیاوچاکانە کە ئەو مەلائیکەتانە دێنە دەوری و ئەو مژدەی ئەدەنێ. ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێت لەژێر ژمارەی 6507 و مسلم لە 2683 لە دایکی مسلمانانەوە عائیشە و ڕەزای خوای لێبێ ئەگێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من أحب لقاء الله أحب الله لقاءه. هەر کەسێک دیداری خوای پەروەردگاری خۆش بێ و حەزی بە دیداری ئەو بێ خوای پەروەردگاریش پەرۆشی دیداری ئەوە و حەزی لە دیداری ئەو کەسەیە. ومن كره لقاء الله كره الله لقاءه. هەر کەسێکیش حەزی بە دیداری خوای گەورە نەبێ لەبەر کۆری گوناحەکانی کە هەڵی گرتوون لەبەر ئەو ڕوڕەشیەی کە خۆی توش کردووە پێوەی نایەوێ خوای پەروەردگار ببینێ خوای پەروەردگاریش نایەوێ دیداری ئەو ببینێ. عائیشە ڕەزای خوای لێبێ فەرمێ وتم ئەی پێغەمبەری خوا ئەوە لەبەر ترسی مردنەکەیە لەبەر بغزاندنی مردنەکەیە کە هەمومان هەرەی بغزێنین و پێمان ناخۆشە؟ فقال ليس كذلك. فرمينا لبرونيا ولكن المؤمن إذا بشر برحمة الله ورضوانه وجنته أحب لقاء الله ولكن الكافر إذا بشر بعذاب الله وسخطه كره لقاء الله وكره الله لقاءه. پیغمبر صلى الله عليه وسلم فرموي نا او مسلمانەی کە خوای پەروەردگار بە ڕەحمەتی خۆی مژدەی ئەداتێ و ڕەزامەندی خۆی پێبەخشێ و ئاگداری ئەکاتەوە کە بەهەشتەکەی داوەتێ حەزی لە دیداری خوای پەروەردگارە بێ و خوای گەورەش حەزی بە دیداری ئەوە بێ. بەڵام ئەو کافرەی کە خوای پەروەردگار ئینزاری ئەداتێ پێی ئەڵێ کە سزای سەختی خوایی بۆ دانراوە و چاوەڕێتی خوا ڕقی لێی هەستاوە خوا حەز ناکا دیداری ببینێ ئەو کەسەش حەز بە دیداری خوای گەورە ناکە. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێت لە شەرحی ئەم حەدیسەیە لە صەحیحی مسلم فەرمووی معنای حەدیسەکە ئەوەیە کە حەزکردن و حەز نەکردنەکە لە ڕووی شەرعیەوە لەو حاڵەتەیە کە حاڵەتی نەزع واتە لە کاتی سەرەمەرگایە لەو کاتەیە کە ئیتر تۆبەی قوبڵ نابێت. ئەم عەبدە بەرپرسە لەوەی کە تەوبە بکە پێش ئەوەی بگاتە حاڵەتی غەرغەرەی مردن.